سڵاوتان لێ بێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەرزێڕی گرنگترین هەواڵەکان یان بەختکردنی دوو برای کرێکار لە ورمێ، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە مەریوان، گوشاری اطلاعاتی ورمێ بۆ سەر بنەماڵی پەنابەرێکی سیاسی، دەست بەسەرکردنی دوو مامۆستای قوتابخانە لەلایەن ئاسایشی سلیمانی، کەمکردنەوەی 30% موچەی کارمەندانی هەرێمی کوردستان، دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە 4 شاری ئێران و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە فرانکفۆرتی ئاڵمان. گیانبەختکردنی دوو برای کرێکار لە شاری ورمێ. نیوەڕۆی چوارشەممە 4 پوشبەر دوو برای کرێکاری خەڵکی گوندی غەزەنی سەر بە ناوچەی سۆما و برادۆست و دانیشتووی گەڕەکی ئیسلاماوای ورمێ بە ناوەکانی شەهریار و نەوزاد دێر بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانیان لەدەستا. بە پێ زانیاریەکان ئەو دوو کرێکارە لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە بەهۆی بەربوونەوە لە بەرزای گیانیان بەخت کردووە. بە پێ ئاماری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ساڵی 1403 هەتاویدا 60 کرێکار بەهۆی نەبوونی منی شوێنی کار گیانیان لەدەستاوە و 10 کرێکار بریندار بوون. هەروەها 39 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆ بەربوونەوە لە بەرزاییان سەرمابردووی گیانیان بەخت کردووە و 131 کۆڵبەری دیکەش بریندار بوون. هاوکات 12 کاسبکار بە هۆکاری جیاواز گیانیان لەدەستاوە و 6 کەسیش بریندار بوون. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە مەریوان. ڕۆژی یەکشەممە 1 پوشبەر ئەیوب داربەرزین وەرزەشوانی خەڵکی مەریوان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هیوا داربەرزین ڕاهێنەری وەرزشی یاریاسنین پاش دانانی بابەتێک لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و ئێران بۆ ئیسلاحاتی سوابان کێشت و دەست بەسەر کراوە. شاینی باسەکان ناوەندە ئەمنیەتیەکانی ڕەژیم لە ڕۆژانی ڕابردوودا چەندین هاوڵاتی خەڵکی شارەکانی کوردستانیان بە بیانووی دانانی پۆست لەسەر شەڕی ئێران و ئیسرائیل دەست بەسەر کردووە. ڕۆژی ڕابردووش 3 کۆڵبەری کورد بە ناوەکانی ئەدریس ئاڵی، ئازاد شجاعی و ڕەسوول ئەحمەد ڕەسوول بە تۆمەتی بێبنەمای هاوکاری لەگەڵ ئیسرائیل لە زیندانی ورمێ لە سێدارەدران. گوشاری ئیدارەی اطلاعاتی ورمێ بۆ سەر بنەماڵەی پەنابەرێکی سیاسی. ئیدارەی اطلاعاتی ورمێ بنەماڵەی سۆران ئارام چالاکی مافی مرۆڤی دانیشتووی یەکێک لە وڵاتانی دراوسە ئێرانی بۆ ئەو ناوەندە ئەمنیەتیە بانکێش کردووە و هەڕەشەی لێکردوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، مەئمورانی ئیدارەی اطلاعاتی ورمێ بە بنەماڵەی ئەو چالاکە مەدەنییان وتووەکە ئەگەر بگەڕێتەوە ئێران ئەمان نامەی پێدەن و ئەبێ ڕازی بکەن. شاینی باسەکە بنەماڵەی ئەو پەنابەرە پێشتریش چەند جار لەلایەن ئیدارەی اطلاعاتی مەهاباد بانکێشت و هەڕەشەیان لێکرا بوو. دەست بەسەرکردنی دوو مامۆستای قوتابخانە لەلایەن ئاسایشی سلێمانی. ڕۆژی چوارشەممە 4 پوشبەر دوو ئەندامی یەکیەتی مامۆستایانی سلێمانی بەناوەکانی دڵشاد میرانی و عوسمان گۆڵپی لەلایەن ئاسایشیە و شارەوە دەست بەسەر کران. لە ڕۆژانی ڕابردوودا مامۆستایانی قوتابخانە لە پارێزگای سلێمانی دژ بە نەدانی موچە بانگەوازێکیان بۆ خۆپێشاندان لە ڕۆژی پێنجشەممە بڵاو کردبووەوە، بەڵام بەرپرسانی شاری سلێمانی ڕایان گەیاند کە بەهۆی بارودۆخی ناوچەکە ناتوانن چالاکی ئەنجام بدەن و ئەبێ کاتی خۆپێشاندانەکەیان بۆ ڕۆژێکی دیکە بگۆڕن. یەکێتی مامۆستایانی سلێمانی قبوڵی نەکردو و دوو ئەندامی ئەو دامەزراوەیە بە ناوەکانی دڵشاد میرانی و عوسمان گۆڵپی لەلایەن ئاسایشەوە دەست بەسەر کراون. کەمکردنەوەی 30% موچەی کارمەندانی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەرەبووکردنەوەی کەسری بودجە بڕیاری کەمکردنەوەی 30% موچەی کارمەندانی دەوڵەتی دەرکردووە. بە وتەی چالاکانی سیاسی هەرێمی کوردستان، حکوومەت بڕیاری داوە بۆ قەرەبووکردنەوەی کەمی بودجە موچەی کارمەندان بە ڕێژەی 30% کەم کاتەوە و هەر کات داهاتی بڕواتە سەرەوە موچەکان بە تەواوەتی پەرداخت دەکات. پێشتر دەوڵەتی فیدراڵی عێراق ڕایگەیاندبوو کە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکرێت، دەوڵەت بەشە بودجەی هەرێم دەنێرێت
بەڵام حکوومەتی هەرێم قبوڵی نەکردووە و لە ئێستادا داهاتی نەوتی هەرێمی کوردستان بە سفر گەیشتووە. هەندێک لە چەلەکانی سیاسی دەڵێن وێ ڕێڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کۆمپانیایەک بە تەنیایی 23 ملیۆن دۆلار پارەی وەرگرتووە، بەڵام حکوومەتی هەرێم موچەی کارمەندان کەم دەکاتەوە. دەستبەسەرکردنی 4 هاوڵاتی لە 4 شاری ئێران. ڕۆژی چوارشەممە 4 پوشبەر 4 هاوڵاتی خەڵکی شارەکانی جوویبار، کەرەج، قەزوێن و تاران لەلایەن هێزەمنیەکانەوە دەستبەسەرکران. بەپێی راپۆرتەکان، نویان حەجازی، شارۆمەندی بەهایی خەڵکی شارستانی جوویبار لە هێرشی هێزەمنیەتیەکان دەست بەسەر و دەست بەسەر کەلوپەلە شەخسیەکانی زاگیراوە. هەروەها حەمید پیشقەدەم تەمەن 59 ساڵ لە باخەکەی لە شاری کەرەج و ڕەزا دەریاکەناری وێنەگر و گرافیستی خەڵکی تاران لە هێرشی هێزەکانی وەزارەتی ئیسلاحات دەست بەسەر کراون. لە لایەکی دیکەوە بەندکراوێکی ئازادکراو با پێبەندی ئەلەکترۆنی و ئەندامی کارزاری حەجاب بێحەجاب بە ناوی محەممەد ڕەزا مۆراد بێهروزی لەلایەن ئێدارەی ئیسلاحاتی قەزوێن دەست بەسەر و بۆ زینداری چوبین دەرگوازراوەتەوە. لە هەواڵێکی دیکەدا دادگای انقلابی ئەهواز پەروەندەی قەزایی بۆ 23 دەستبەسەرکراوی تۆمەتبار بە سیخۆڕی بۆ ئیسرائیل ساز کردووە. ناڕوونی چارەنووسی مستەفا مهرائین پاش هێرشی ئیسرائیل بۆ سەرزیندانی ئەڤین. بەپێی راپۆرتی دادبان، پاش هێرشەکەی ئیسرائیل بۆ سەرزیندانی ئەڤین، مستەفا مهرائین مامۆستای زانکۆی بەندکراو لە بەندی 209 بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. ڕۆژی 24 جۆزەردانی 1404 مستەفا مهرائین بە بیانووی ڕەخنەگرتن لە دەسەڵات لەلایەن وەزارەتی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بۆ بەندی ئەمنیەتی 209 زیندانی ئەڤین ڕاگوێزرا. ئەو کۆمەڵناسە پێشتر لە 2 نامەی ڕەخنەگرانەدا ڕوو لە خامنەیی و بەرپرسانی دیکەی کۆماری ئیسلامی خوازیاری دەست لە کارکێشانەوەی ڕێبەر و بەرپرسانی دیکەی حکوومەت ببوو. پاش هێرشەکەی ئیسرائیل بۆ سەرزیندانی ئەڤین، مستەفا مهرائین هاوڕێی لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە بەندکراوانی بەندی 209 بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. تۆڵەسەندنەوە لە خەڵک پاش شکستی ڕژیم لە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیل. دوابەدوای شکستەکانی کۆماری ئیسلامی لە بەرامبەر هێرشەکانی ئەم دوایە ئیسرائیل بۆ سەر ژێرخانە سەربازی و ئەتۆمیەکانی ڕژیم، دەزگای گەندەڵی قەزایی هەڕەشەی تۆڵەسەندنەوەی لە خەڵک کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە دوای ئەم شکستانە شەپۆلێکی بە پەلەی گرتن و لە سێدارەدان بە تۆمەتی ساختەی سیخۆڕیکردن بۆ ئیسرائیل دەستی پێکردووە. ئەم ڕێشوێنانە تەنیا هەوڵێک نین بۆ پەردەپۆشکردنی لاوازیە ئیتلاعاتی و سەربازیەکانی ڕژیم، بەڵکو ئامرازێکن بۆ ترساندن و سەرکوتکردنی ئەو خەڵکانێکە ساڵانێکە لە ژێر گوشارە ئابووری، سیاسی و کۆمەڵایەتیەکان ئازار دەشێژن. لە دوانەکانی ئەم دوایە ئاخوندەکانی حکوومەت کە بە ئاشکرا باسییان لە دادگایکردنی سەحرایی و لە سێدارەدانی خێرا بەبێ بەڵگەنامە کردووە، سروشتی ئەم سەرکوتە خوێناویەی ئاشکرا دەکات. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە فڕانکفۆرتی ئەڵمان. ڕۆژی سێشەممە 3 پوشبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی شاری فڕانکفۆرتی ئەڵمان دژ بە شەرخوازیەکانی کۆماری ئیسلامی و ئیعدامی بەندکراوان خۆپێشاندانیان کرد. ئێرانیانی ئازادیخواز هاوکار لەگەڵ 74مین هەفتەی کارزاری سێشەممانەی نابۆ سێدارە لە شاری فڕانکفۆرت کۆبوونەتەوە و بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی سیاسی خوازیاری کۆتایی هێنان بە شەرخوازیەکانی کۆماری ئیسلامی هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. بەشداربووان سەبارەت بە چڕبوونەوەی سەرکوتگەریەکانی ڕژیم پاش ئاگربەست لەگەڵ ئێستاری هۆشداریان داوە و خوازیاری کاردانەوەی بەرینی کۆمەڵگەی جیهانی بەرامبەر بە پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا بوون. بڕیاری دەوڵەتی ترامپ بۆ کەمکردنەوەی گەمارە نەوتیەکانی ڕژیم. دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا لە لێدوانێکی فەرمیدا ڕاگەیاند کۆماری ئیسلامی پاش شەڕ لەگەڵ ئیسرائیل پێویستی بە پارە بۆ نوێژنکردنەوەی وێرانیەکان هەیە، بۆ بۆنەوە ڕێگەیان داوە بە بێکێشە نەوت بفرۆشێت.
ترامپ وتی لەگەڵ کڕینی نەوتی کۆماری ئیسلامی لەلایەن چینەوە کێشەی نییە، گەورەترین کڕیاری نەوتی ئێران وڵاتی چینە و ئێران بۆ دروستکردنی کاولکاریەکانی شەڕ پێویستی بە داهاتی نەوت هەیە. پێشتر و لە ساڵی 2018 ڕێژەی هەناردەکردنی نەوتی ئێران 2,500,000 بەرمیل بوو، بەڵام پاش بەدەسەڵات گەیشتنی ترامپ ئەو ڕێژەیە بۆ 1,000,000 بەرمیل کەمی کردووە. لە ساڵی 2019 تاکو 2024 ڕێژەی هەناردەکردنی نەوتی ئێران بۆ 1,600,000 بەرمیل زیادی کردووە و ئەگەری هەیە پاش بڕیارەکەی ترامپ ئەو ڕێژەیە بەرزتر بێتەوە. دووە هەواڵ نیگەرانی مای ساتۆ بەرامبەر بە دۆخی خراپی بەندکراوان لە ئێران. مای ساتۆ راپۆرتێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند سەبارەت بە گواستنەوەی زۆرەملێ بەندکراوان زیندانیەڤین بۆ بەندیخانەی تارانی گەورە نیگەرانە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی بەندکراوانی سیاسی بوو. مای ساتۆ لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس نووسی بە دوای هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانیەڤین بەندکراوانی سیاسی بۆ زیندانەکانی قەرچەک و تارانی گەورە ڕاگوێزراون و لە دۆخێکی سەخدا دەژین. بنەماڵی بەندکراوان هیچ زانیاریەکیان لەسەر چارەنووسی یازیزانیان نییە و چەندین راپۆرت لەسەر دۆخی خراپی زیندانەکانی قەرچەک و تارانی گەورە دەستکەوتووەکە نیشان دەدات کۆماری ئیسلامی بە ئەنقەست بەندکراوانی لە مافە سەرەتاییەکانیان بێبەش کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و سوتەمن.